واژووکردنی ڕێکەوتنی ئاشتی لە نێوان ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و بچوونەوەی تالیبان بە ئامادەبوونی شاندی 18 وڵاتی جیهان کۆتایی دەهێنێت بە جەنگی 19 ساڵەی ئەمریکا لە ئەفغانستان و زەمینە بۆ ئاشتی و سەقامگیری لە وڵاتەدا دەسازێنێت. هەرچەندە تا ئێستا دەقی ڕێکەوتنامەکە ئاشکرا نەکراوە، بەڵام پێشبینی ئەوە دەکرێت کە پاشەکشەی هێزەکانی ئەمریکا و دەستپێکردنی دیالۆگی نێوان ئەفغانەکان لەخۆ بگرێت. بەر لەوەی مایک پۆمپیۆ بگاتە دەوحەی پایتەختی خەتەر، مارک ئیسپەری وەزیری بەرگری ئەمریکا هاوڕێ لەگەڵ یانس ستۆلنبێرگی سکرتێری ناتۆ سەردانی کابولیان کردو، چەند کۆبوونەوەیەکیان ئەنجامدا. گرنگترینیان کۆبوونەوە بوو لەگەڵ دکتۆر عەبدوڵڵا عەبدوڵڵای ڕکابەری هەڵبژاردنی سەرۆکایەتی لەگەڵ ئەشرەف غەنی سەرۆکی ئەفغانستان، چونکە ناوبراو ڕەمزی هاوپەیمانی باکووری ئەفغانستانە کە تا ڕووخانی دەسەڵاتی تالیبان لە ساڵی 2001دا لە دژی ئەو بزوتنەوەی جەنگان و ئێستاش بڕوایان بەوە نییە تالیبان ئامادەی ئاشتی و سەقامگیری بن لە نێوان پێکهاتەکانی ئەو وڵاتەدا. بە تایبەتی تالیبان زۆرینەی نەتەوەی پەشتۆن پشتیوانیان دەکا و هاوپەیمانی پێشووی باکووریش زۆرینەیان تاجیک و هەزارن و ئۆزبەکن، بۆیە بەرپرسانی کۆشکی سپی لەوە دەترسن ڕێکەوتنەکە تووشی شکست بێ و ئەو بەڵێنەی ترامپ دابووی بە گێڕانەوەی سەربازانی وڵاتەکەی بۆ ئەمریکا شکست بخوات، بە تایبەتی لە کەشی هەڵبژاردنەکاندا. لەلایەن خۆیەوە دۆناڵد ترامپ هیوای خواست کە تالیبان و حکومەتی ئەفغانستان پابەند بن بە ڕێکەوتنەکەەوە و جەنگ لەو وڵاتەدا کۆتایی پێبهێنرێت. بزوتنەوەی تالیبان لە پێناوی سەرکەوتنی ڕێکەوتنەکەدا هەفتەیەک ئاگربەستی ڕاگەیاند، بە تایبەتی جەختی لەوە کردەوە چەکدارەکانی ڕۆژی واژووکردن بکەنە ئارامترین ڕۆژ. زەبیحەڵڵا موجاهید لەو بارەیەوە داوای کرد لە پێناوی کەمەرانی گەلدا ئەو ئەرکە بە باشترین شێوە جێبەجێ بکەن. باڵوێزخانەی ئەمریکا لە کابوول ڕۆژەکەی بە ڕۆژێکی مێژووی ئەفغانستان ناوبرد. ڕۆیتەرس لە زاری بەرپرسانی باڵوێزخانەکەەوە گوێزراوێتەوە کە مەسەلەکە پەیوەندی بە ئاشتی و داڕشتنەوەی داهاتووە هەیە کە زیاتر پرشنگدار بێت، بۆیە ئێمە پشتیوانی لە ئەفغانستان دەکەین. وەزیری دەرەوەی ئەمریکاش لە بەردەمی لیژنەی کاروباری دەرەوەی ئەنجومەنی نوێنەراندا ڕایگەیان تێبینی ئەوەیان کردووە لە 6 ڕۆژی ڕابردوودا بە شێوەیەکی سەرنجڕاکێش تونند و تیژی لە ئەفغانستاندا پاشەکشەی کردووە. ئەوەی جێگەی پرسیارە بۆ ئەفغانەکان و وڵاتانی هاوپەیمانی ئەمریکاش ئەوەیە ئایا بزوتنەوەی تالیبان هەر ئەو هێزە نەبوو کە لە دوای ڕووداوی 11 سێپتەمبەر بە تیرۆریست هەژمار کرا و زۆرێک لە سەرکردەکانی برانە زیندانی گوانتانامۆ. تەنانەت زۆربەی وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا بۆ خۆگونجاندن لەگەڵ خواستی جۆرج بوش دەستگا و هێزی دژە تیرۆریان دامەزران. ئایا ئەو بزوتنەوەیە گۆڕاوە یا ویلایەتە یەکگرتوەکان بەو ڕێکەوتنە دادەنێن بەوەدا کە لە دوای 1 تریلیۆن دۆلار خەرجی جەنگ وەک جەنگی ڤێتنام بە شکستێکی ترەوە لە ئەفغانستان دەچێتە دەرەوە. بە تایبەتی ئەندامانی لیژنەی گفتوگۆکانی تالیبان چەند کەسێکیان لەو بەناو تیرۆریستانە بوون کە پێشتر لە گوانتانامۆ زیندانی کرابوون. داهاتووی نزیک وەڵامی ئەو پرسیارانە دەداتەوە.